بەڵێ بینەرانی عزیز بەردەوامی لەگەڵتانە کاک ڕەشید سەرەتا دێمە لای تۆ بۆ ئەوەی وەڵامی پرسیارەکان بیتەوە تا بە کورتتریش بێ باشترە بێ. باش نسبەتی جوابی وەڵامەکان حەز دەکەم دوسێ قسە بکەم بەری جوابێکە بدەمەوە. یەک کاک ئیسماعیل گوتی ئێمە کە چوونە مناقەشەی بودجە بەرنامەجمان نەبوو، ئەمە دەڵێن بەرنامەجیان نەبوو کە هێشتا تەقریری حکومەت نەخوات بوو ئەوانە دەست بە هەرڵایان کردی لەناو پرۆتۆکۆل هەیە و دیارەژی هێشتا یەک قسە تەقریری وەزیری دارە هێشتا لەناو چەندە بوو نەیدەزانی کا چ دەلێت ئەوانە دەست بە هەرڵایان کرد. ئەوە یەک. دوو دەلێت 12 مادە لە بودجەی ساڵی 2011 پێشێرتانی کاری کردیە. مگول لە هەمووان گەورەتر گوتی بودجەی ئیستیسماری مناقەلەت کردی. ئەگەر 1 دینار لە بودجەی ئیسماری چوو بیتە سەر بودجەی احتیاطی ڕاستەڵێت. بەڵام پەرلەمانی کوردستانەوە بودجەیان تەزدیق کرد بوو پارێ بە کورت ئینانەوە بە مەبلەغی 1 تریلیۆن و 564 میلیارد دینار. 1 تریلیۆن و 564. پەرلەمانی کوردستان داهاتی ئەوی کە دەلێت حەقی خۆمانە داوا بکەین 305 میلیارد داهاتی 2010 400 میلیارد داهاتی 2011 منافذی حدودی زائدا 305 میلیارد ئی پترو دلار. ئەگەر هەمویان جەمعەکە دەکات 2 تریلیۆن و 645 619 ئەوە کە نەهێتە دەستی حکومەت نهێتە ناو خەزینەی حکومەت هەوای لە ناوە حیسابات دەکات ئەوی کاک ئیسماعیل دەڵێت هەوای تێدەکات ئەوە جوابەکە منەکات. بەڵێ وەڵامی ئەوە یەک. دوو کاک بیلال دەلێت مەتالیبەکانمان تەفیز نەکرەوە. قسەی ڕاستە بەڵام بە تەقریری پەرلەمان لیژانی پەرلەمان لایتی هەموو لیژانەکانی پەرلەمان بە هەموو فرۆکسیۆنەکانی لە زیراعە بگرە گوتی ڕاتبی ئیشەکانیان کێمە بجیان کێمە ئی پێشمەرگە گوتی کێمە ئی ئاسایش گوت کێمە ئی سەحا گوتی کێمە مەفرۆزە بۆ زیادکەن مەفرۆزە بۆ زیادکەن مەفرۆزە هەموو تەقاریر حتا لیژنەی دارایی کە ئەوە لەسەر ئیعلام کە قسە دەکەن کە لیژنەک دوو لیژنە دروستکران ئی دارایی وی یاسایی کە ئەمە نوێنەری حکومەت بووم چون لەگەڵ مەسئولی فراکسیۆنەکان هەمووی کاتەکە بەرەو دانیشتین لەوێ هەمویان قەراریاندا قەراردان بایان داوە 120 لە فلان ببڕە 110 لە بودجەی فلان ببڕە لەسەر تەلەڤیزیۆن دەیانگو زیاد کە بودجەیان کێمە لێرە گوتیان ببڕ. بەڵێ مەبەست گەشتۆ وەڵامی پرسیارەکە بەنسبەت وەڵامی پرسیارەکە ئەو بەڕێزانەوە باسی کرد باوکی سەرکێ ڕێز احتراممەیە گوتی ئاسایش چەند لە خزمەتی هەوڵاتیانە. بەڕێی من ئاسایش لە خزمەتی هەوڵاتیانە ئاسایش و ئەمن ئەوەی ئەمە پێ شانازی پێ دەکەین ئەوەی پێدەناڵینین ئەوەی دڵمان پێ خۆشە ئەمن و ئاسایش کە ئەمن و ئاسایشی ئەو وڵاتە ئەمن و ئاسایشە کە ئیستیسماری لێ بووە لە ماڵی خۆت مرتاحی قۆنسڵی هاتیە بانقەکانی ئەژنەبی دەهێت ئەتوو ئیستا لە خۆپ لە زاخۆ بڕ و خانەقی سەعات 12 شەو کەس ناڵێت کێوەدەچی. ئەمن و ئاسایش کە برادەرێک بەحسی عدەدی وەزارەتی پێشمەرگە و ناوخۆ کرد گوتی ڕاستە ئەمە لە شاخ 10,000 کەس بوون ئەمە یەکێک لەوانە بوو کە لە شاخ بوو ڕاستە وەختە مەجموع عدەدێکی مان ئێستا پێشمەرگەکانی تو ئاسایش تو لە شنگارن لە شێخانن لە تلکێفن لە مووسڵن لە مەخمورن لە بەرتڵەنە لە کەرکووکن لە خانەقینن لە زرباتیانە لە هەموو جێگە ئەمن و ئاسایشی لە پارێژی. ئەوە باو عدەدە کاک دقەکی کاک عەفو کاک داهاتی کارەبا لە خۆمانە بار حکوومەتی هەرێمی کوردستان سیاسەتی ئەو بۆ احتیمامێکی باری کارەبا بدات. داهاتی کارەبا قەراریاندا لە خەزینەی حکوومەت دەرینن بلەخنە خەزینەی خۆیان داهاتی خۆیان ئەو ساڵە جێ نەفسی قەرارێ کا چ داهاتی خڕ دەکەنەوە داهاتی وان جگە لە ئەمن کە مەبلەغێک تەخسیس دەکرێت لە بودجە لۆ کارەبا ئەو داهاتی دە ئیزافەی بودجەی وان دەبیت لە ئەوەژی داهاتە حکوومەتی هەرێمی کوردستان بەڵام کەنگی دیار دەبیت وەکو ساڵتەوە دەبیت کە خۆشبەختانە ئەوڕۆ کە داهاتی کارەبای تو 20 ساعت و 24 ساعت کارەبات هەیە ئەو بەغدایە زەبەلە حەی کە داهاتی مە دەڵێن 117 نەخێر 117 نیە هیچ ساڵێک نەبوویتە 111 ئەو ساڵە 10 و 7 لە سەدە
عفو كاك عفو نا امن آسایش هەیە نا خدمات هەیە نا کارەبا هەیە پارەی خۆ باش ئەمە بەشێکی لە عێراق ئەوە پارەی مە بەو شکلە صرف دەبیت یەکێکی دی دەڵێت عفو کاک خانە نشینی ئەمن جوابی تۆ مەجالم دەرێ خانە نشینی دانانی موچەی فەرمانبەر و تحدیدی موچەی خانەنشین دەسەڵاتی پەرلەمانی کوردستانیە دەسەڵاتی حکومەتی مرکزیە جەنابەت خانەنشین بووی پێشی حکومەتی کوردستان تشکیل حکومەتی بە لە قانونی 27 دەرچووە فەرقێک و جیاوازێکە من لەگەڵ تۆمە جیاواز ئەوەی پێشتر تەقاعد بووە پێشی ئەو قەرارە موچەی فەرقە ئەوەی لە کاک ڕەشید زۆر بە کورتی لە کۆنتڕۆڵ پێمەڵێن لە کاتی خۆت 4-5 دقیقە زیاتر ڕۆژ على كلين زۆر دەرێک بەحسی ئاهەنگی دەکرد ئاهەنگی غەڵەت تێنەگەن ئەوە قانونی ڕابواردن قانونی دەولیە ئەمن بەشێکم لە عێراقی فدرال ئیلزامی کردیمە کە ئەو ببن ئەو مەبەستە شت گەشت عفو ئاهەنگ یعنی احتیفالات کە ترجمە بکەی ڕابواردنی حکومەت دۆڵ و زڕان نییە ڕابواردنی حکومەت احتیفالاتی ڕسمیە ڕاپەڕینە کیمیا بارانە سەری ساڵە ئەعیادەکانی مەسیحی و یێزیدیەکانە حەفلەی تەخەڕجی جامیعە و مەعاهد و حەفلەی تەعارف و جامیعە و مەعاهد و ئەو ئیشانەیە کاک ئاهەنگ ڕابواردن نییە با غەڵەت هەندێک یادی کیمیاباران یادی کیمیابارانی شە دەچێتە زمانی ڕابواردنەوە زمانی ئەو مەبلەغەیە سیارێکم لە تۆ هەبوو لەسەر مەسەری ئاسایشی نیشتمانی کە باست لە پارەوە تاکو ئێستاکە زیاتر لە 200 کەس هاوڵاتی کورد ڕۆژهەڵاتی لە کوردستانی ئێمەدا بێسەروشۆن کراوە ئەگەر ئاسایش ئەوە قسەی من بە قەنەعەتم بە قسەی تو نییە ئەوە محکەمەیە لە خوشبەتی خۆ بکە زۆر سپاس من معلومات ببوورە کاکمایەوە دیوەلات بمبورە لەسەر پرسیارەکەی کاغزایل لەسەر ئێمە ڕاست بەحسی تەقاعدەوەکەم کاک برادرێک بەحسی تەقاعدی کرد 37,000 راتبی تەقاعدی نییە لە هیچ دنیا نە لە کوردستان و لە عێراق هەیە لە کوردستان هەیە خانەنشینی پێشمەرگای 37,000 ئەوە تەقاعد نییە موچەکی مەقتوعە کا بە شکلێک دەدەنێ بۆ ناویندراوە خانەنشینیە بەڵێ کاک اسماعیل باشە کارگەڕۆشی لەسەر پرسیارەکەی کازایت لە مادەی 29 قانونی موازنەی پاردا مادەی 29 ئیجبار کراوە ئێوە دەبێت یەکقستنی خانەنشینی هەرێم و بەغدا بۆ نەتان کردەوە وەکی بەغدایە بۆ نەتان وەکی بەغدای نەکراوە ئەم ساڵی ژاندراوەتەوە عفو موچەی مە دیسانە دەڵێن برای من موچەی مەی بنەڕەتی و مخصصات وەکی بەغدایە لە جگە لە ئەوەژی هەندە موچەیە لە هەرێمی کوردستان لە بەغدانیە بەڵێ کاک اسماعیل پرسیارەکان گەر وەڵامیان بیتەوە زۆر کورتی ئەو هاوڕێمە پرسیارێکی لە من کرد لەسەر وڵامێکی بەڕێ سەرۆکی پەرلەمان بەڵێ ئێمە دووشتمان داوا کرد بخرێتە دەنگدانەوە کە غێر متەوەقع لە پەرلەمانی کوردستان ئەوە دەنگ نێنێت یعنی شتێکی غەریبە لە پەرلەمانی کوردستان یەکێکیان لیژنەیەک دروست بکرێ بۆ بە دوواداچوونی داهات ئەمە بۆ ئەبێ پەرلەمانی کوردستان یعنی غێر ئەمە شتێکی غەریبە دوو داخەڵکردنی داهات بە تەفاسیلەوە داخەڵکردنی هەموو داهاتەکان ئەوەی کاگۆران چوچی ئەکاتەوە نەخێر ئێمە مەبەستمان ئەوە نەبووە ئەو 2 تریلیۆنە نەخێر ئێمە زۆر داهاتی کە هەیە وەکو حاجی بیلال باسی کرد ئێمە گومانمان لێیەتی من مشتێک نمونەی خەروارێکە تەنها داهاتی کارگەی چیمەنتۆی تاسۆزەکە ڕۆژی 1000 تەن چیمەنتۆ وەرەگیرێت حکومەت ئەیفرۆشە داهاتی ئەو کارگەیە لەکوێ کاک ڕەشید ئەم بدەڵێم ئیستا ئەتوو زغانی کاکە زۆر بە کورتی کاک بڵێ لەکوێ ئەم بدەڵێم ئەتوو شتێک باز دەکەی ئەمە مناقەشەی تو دەرچوونی تو لە قاعە لەسەر بودجەی ساڵی 2012 بوو هێشتا تحقیق نەبووە هێشتا وەرنەگیرایە ئەوەی تو دەلەی 2011 کاک اسماعیل پرسیارێکی تریشت لێ بکەم ئەتوو تحملت نییە حتا حساباتی 2011 کاک ڕەشید ئەو کاکەیە بۆی دڵیشی لێمان نەڕەنجێت لە کاتی ناوبڕەکە پرسیاری ئەوەی لێکردی وتی ئێوە لە پارلەمان بایکۆتەکەن و مانەگرن و شەو لە پارلەمان ئەمێننەوە بەڵام ئەوەتانێ وەکو ئۆپۆزیسیۆنەوەتانێ دەستەیەک دروست بووەوە دەستەی بەرگری جەماوەری لە بودجە بۆچیەوە پشتگیری ناکەن بۆی خۆپیشاندان بکەن پرسیاری ئەو کاکەی من وەک ئیسماعیل بەیانی لەگەڵ خۆپیشاندانەکانە بم وە پشتیوانیان دەکەم و لە نووسیگەی پەرلەمانی کوردستان لە خزمەتیان نەبین و پێشوازیان دەکەین سپاس کاگۆران بڵێ
بەڵێ کاگۆرە من هەر پێڕا دەکەم کۆمنتەکان بە عەجەلە برم بەڕاستی ئێمە ڕێککەوتین لە ناو ڕێککەوتنەکەدا ڕاستە کاک بیلال تێبینی هەیە بەڵام سەرۆکی فراکسیۆنی لێ بۆ ڕێککەوتین کە ئەو مادەیە جێگیر کرا کە حکوومەت هەرێمی کوردستان پاش 2 هەفتە بینێری لە دوای پەسەندکردنی عێراق ئەمە دەلالت لە چ دەکات کە هەمومان ڕازی بووین ینی ئەوە دەلالت لەوە دەکات کە لێرە دیسانێ پەرلەمان دەبێتە تەخیری ساڵی 2023 قەناعەتیان ینی فراکسیۆنەکانی ناو پەرلەمان کە قەناعەتیان بەو مبەرڕێ حکوومەتی هەرێم کرد کەوا هۆی دواکەوتنی بودجە بریتە لە عێراق ئەوجا دەکرێت ئەندام پەرلەمانی تر ڕێی هەبوو بەڵام ئەمە قسە لەسەر ئەو لیژنەیە کرا کە داوا ئۆپۆسیۆن بوو ئەمە یەک لەو شتانە کە قسەی کرا ڕەیەک کاکبیلا زۆر دەرێ ڕەیەکانی ئێمە جێگیر نەکرا ئێمە داوای ئەو زیادکردنان نەمان کرد من حەزم لێیە وەک مامۆستایەکی یاسایی بچن ئەرچی ئۆپۆسیۆن لە هەموو وڵاتی دنیا تەمەشاکەن ئەگەر ئەرچی ئۆپۆسیۆن بریتی بوو لەوەی لەناو هۆڵی پەرلەمان بڵێ 1000 دینار بەوێ زیادکەوت کاکە ئەم حکوومەتە هاتۆتە سەرکار بەرنمەیەکی کاری هەیە پێی دەگوتێ بەرنامەی لیستی کوردستانی دەڵێ من سولفەی عقار 5 میلیۆن دەدەم ئەگەر ئەتو هاتە حکوومەت ئەتو 20 میلیۆنی بدە باشە ئەرچی ئۆپۆسیۆن چیە حکوومەت ئەم ساڵ 12 تریلیۆنی هەیە بەم شێوەیە دابەشی کردووە ئەرچی ئۆپۆسیۆن شتێکە پێی دەگوترێت بودجەی سێبەر کە من قەت ئەو ڕخنەم نەگرتێ لەبەرەوەی پێم وایە ئۆپۆسیۆن لە هەرێمی کوردستان سەرەتایە هەڵدەستی ئەمیش لە قاع هەڵدەستەوە دەرێ ئەگەر من حکوومەت ئەمن حکوومەتم لەسەر لە دەست بە ئەم 12 تریلیۆن بەم شێوێ دابش دەکرد خەڵک سیر دەکات وڵی بەڕاستی ئۆپۆسیۆن جوانترە لە دابشکردنەکەی دەسەڵات جارێککە دێ خەڵک دەنگ بە ئۆپۆسیۆن دەدا ئەوەیە بمبورە گەر مستەلحەکە بەکاربێنم مەبەست ئەوەی ئەوان مزایداکەن بۆ دەنگ ئۆپۆسیۆن ئەرچی ئۆپۆسیۆنە بەڵێ ئۆپۆسیۆن و هەموو دەمانەوێت بە بودجێ ئامە دەنگ بکڕین من دوو نمونەت پێ بڵێ دوو نمونەت پێ دەڵێم هەموو ڕخنەکان لەسەر بودجەی ئاسایشە لەسەر بودجەی تەژغیلیە وانە چێ مزایدە دەکا و زیادکردنی موچەی پۆلیس و ئاسایش بە دەستکەوتی خۆی دەزانن حەزم لێ بچی ئەو یاداشتی برادرانی گۆڕان بینی کە دەریان کردووە دەڵێ ئێمە بووینە هۆکاری زیادکردنی موچەی پۆلیس و ئاسایش هەر ئەو ساڵیش ئەندام پەرلەمانێکی هە برادرانی گۆڕان لەنا هۆڵی پەرلەمان هەڵدەستەوە دەڵێ زیادکردنی موچەی هێزی پۆلیس و ئاسایش وای دەکاتن خەڵک لە سلچیکەوە خۆی نەقلی پۆلیسکە ئەمەیە مەسئولیت کە دەڵێن تهدیدی مەسئولیت بەبیەوەشەکە بودجەی تەشغیلی ئەمە یەک دوو بیمەی بێکاری حکوومەت تەبعی خۆی کردی بەبێ بڕیاری پەرلەمان کاتێک وەزیرمان بان کرد وتمان مخالفت کردێ بۆ بیمەی بێکاری دوا کردێ وا کردووە هەر بڕۆ بەیان نامەکەی برادرانی گۆڕان بینێ دەڵێ ئێمە بووینە هۆی دەرکردنی بیمەی بێکاری من بەستم لێرە لە چ لە کاتێکە بیمەی بێکاری حکوومەت دەری کرد لە پەرلەمان دەرنەکرا لێرەیە تۆ لەگەڵ زیادکردنی زەختەکان دەخێستە زیادکردنی بودجەی تەژغیلی لەو سەریش ڕخنە دەگریەوە دەڵێ بۆچی بودجەی تەژغیلی واسیە سولفەی عقارە سولفەی زەواجە موچەیە دەرماڵەیە مخەساتە یعنی هەموو ئەمانە لەسەر بودجەی تەژغیلیا دەڕوا پێم وایە ڕەیەکانی کاک بیلاوان ڕەیم جددی و معقولیەکانیان داخل کرا ئەم 120 خۆ کاک ئیسماعیل لەگەڵمان بوو لیستی کوردستانی لەگەڵ 110 بوو برادرانی ئۆپۆسیۆن لەگەڵ 130 بوون دوای هاتین بە 110 ئیتیفاقمان کرد پێم وایە ئەمە 20 ئەم پێم وایە دەستکەوتێکە بۆ هەموو لایەک دروستکردنی دیوانی چاودێر ئاخرشت دەمێت لەسەر پرسیارەکە جواب دەمەوە ئەکتیڤکردنی دیوانی چاودێردارە بەڵێ دەبێ ئەکتیڤ بکرێ و مادەیەکیش دانرا و بە فعلی دەبێ بێلایەن بێ وەجا هیچ پاساو نییە جارێک سەرۆشتێکیان هێنا بۆ قاعە هەموو برادران دەزان من یەکێک بم لەوانە دەنگم پێ نەدایە لەبەر پێم وە بە کەسێکی بێلایەن نەبووە و بە فعلی دەبی کەسێکی بێلایەن بی بۆی هەموو لایەن ئاعتیماد بکەینە سەر راپۆرتەکانی کە بە فعلی ئەمەی دەڵێ کاگەر سەلان باڵێن سەرۆکی پەرلەمان گوتێتی ئۆپۆسیۆن داوای کردو بودجە بچێتە دەنگەوە ئیتیفاقمان هەیە گوتمان لەسەر ئەم مادانە ڕێککەوتوین لەسەر مەسەلەی داهاتوانە بە فعلی ڕێک نەکەوتین گوتمان ئەمە بە دەنگدان یەکلا دەبێتەوە لە ناو هۆڵی پەرلەمانە ئاخر نقطە کە تۆش لە بەرنامەکەیە باشت کرد و زۆر بووە بە قسەیە کە دەڵێن جوتیارێک بۆ یاخچیەک بەشی لەم میزانیە لە چێە من ئومێد دەکەم بەیانی ئۆپۆسیۆن بێتە سەر دەسەڵات بەڵام ئەوەی کە لێرە دەیڵێ ئەو بەو شێ بودجە دابشکاتن لە هیچ دنیایەکی وڵاتە نییە تۆ بڵێ بودجە کاتێک تۆ مافی بودجە بڵێن تۆ بەشت هەیە و جوتیارەکە لە بودجە کاتێک بڵێن ئەوە 100,000 تۆ جیرفانی جوتیارەکە ئەمنیەتەکە کە لە بودجەیە دابینکرا مافی ئەوە ڕووناشەکە مافی ئەوە جادەکەی هاتوونی پێدادەکە مافی ئەوە مەکتەبەکەی منداڵی لێ دەخوێنی مافی کاگۆران مەبەستەکەت زۆر بەڕوونی گەیشتووە کاک بیلال تەوزیحی تۆ و کۆمنتی تۆ لەسەر قسەکان و زایدەن گەر پرسیارێکت لێ کرابێ هەموویە بێ کۆبکەمەوە زایدەن کاردانەوەکانی دوای پەسەندکردنی بودجە کە ئێمە ئەمڕۆم بەرنامەیە ڕیکۆردەکەین سەرۆکی هەرێم بودجەی پەسەند کردووە بەڵێ وڵا سەبارەت بەوەی کە ئەرکی ئۆپۆزیسیۆن من پێم وایە ئەرکی ئۆپۆزیسیۆن هەر ئەوە نییە دانیشێکە حکوومەت بەرنمەیەکی ناردەویش بڵێم بەرنمەیەکی ترم ئەوەیە کە ئەگەرە من بێمە سەر حکم پێم وایە بەداخەوە دەڵم پێم وایەوە نییە ئەرکی ئۆپۆزیسیۆن ئەوەیە کە ڕەخنە بگرێ کەم و کورتەکان پڕکاتەوە
ئەرکی دەسەڵاتی شەکە بودجەیەکی باش ڕێکوپێک بنێرێ ئێمە قسەمان لەسەر قسە باشەکانی شتە باشەکانی ئەبێشتی باشکە ئەرکێتی بیکە چونەوە ئەو ئەرکی پێسپێراوە ئەرکی منیش ئەوەیە کە بێم ڕخنەی لێ بگرم تێبینیەکانم کەم و کورتەکان بڵێم داهاتی بۆ نمونە داهاتی نەوتت داهاتی حدودەکانت داهاتی فلانت داهاتی فلانت ئەموو داهاتەکان داهاتی گرێبەستە نەوتەکانت کە گوتت 5 ملیار ئێستا 48 گرێبەستە بۆتە زیاتر لە 8 ملیار بە حسابی ئەوە ملیار دلار هەڵبەتەوە بەسما سوودی کۆمپانیای کوردستان چەندە لەکوێیە سێ پاڵاوگەی بازیان و زاخۆ و خەباتمان هەیە زیاتر لە 100 پاڵاوگەی ترمان هەیە ئەم خازانجەکانیان لەکوێیە نەوتی ڕەش گازوایل نەفتە نەوتی سپی بنزین پارەکان لەکوێ نەوتی خاو ئەو نەوتەی کە دەفرۆشێ 39,000 بەرمیل لە ڕۆژێکدا دەڕوە ئێستا دیارنیە شوێنەواری لەکوێیە پارەی ئەو پارانەی داهاتەکانی تر داهاتەکانی سنوورەکان داهاتی مەتاڕەکان داهاتی ئەمە دەبێت حەقی من ئەوە لەوە بپرسمەوە بڵێم ئەوانە لەکوێن دەبێت حەقی دەسەڵاتیشە جواب بداتەوە بڵێ ئەوە جوابێکی مقنعکەرم بداتەوە نەک بڵێ لەبەر ئەوەی کە بۆ حکومەتی بەغدای ئاشکرا ناکەم بۆ تووشی ئاشکرا ناکەم على الأقل بۆ منی ئاشکراکە ئەمە ئەو سەبارەت بەوەی کە گۆران باسی کردگوایە سەرۆکی فراکسیۆنەکان من تەحەدای ئەو قسەیە دەکەم سەرۆکی فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی ئیمزای کردو ئەڵێ من تەحەفوزم هەیە لەسەر ئەم خاڵە تێبینیم هەیە و پێی ڕازی نیم ئەوە نووسراوە و مستەمسەکە یعنی قسە نییە لەسەر بودجە ئەو نووسەتی چەند خاڵێک تێبینیم هەیە جا من مشاهدی بۆ خاڵە دەدەم بە وجدان یعنی سەباردی ماردی بودجە 2 هەفتە من خۆم یەکم لەوان دەنگم پێ نەداوە و دژیشیمە و پێشم وایە گەورەترین نایاساییە گەورەترین زوڵمشە لە هەرێمی کوردستان و لە هاوڵاتیان دەدەینە دواخستن شەرعیەت دراوە دواخستن لە کاتێکدا بەپێی پێڕەوی ناخۆی پەرلەمان دەبێت لە 15 بودجە بێتە پەرلەمان حەقم بەوە دانی ئەگەر حکومەتی بەغدا ئەی باشە حکومەتی بەغدا ئەگریمان هەر عێلاقەمان پێوە نەبوو ئەمە یەکەم دووەم کاردانەوەکانی دوای پەسەندکردنی بودجە ئێمە پشتیوانی لە هەر داوایەکی هەر کەس دەکەین بە هەر ڕێکارێکی یاسایی و هێمنانە و مەدەنیانە بێنە سەرجادە و داوای حەق و مافی خۆیان بکەن ئێمەش خۆمان بەشێک لەوان پشتگیری خۆپیشانداری هێمنانەش دەکەن پشتگیری دەکەین و ئامادەین خۆشمان بچین ناوی بەڵێ دو قسەی تۆ زۆر بەکورتی قسەی من کە دەلێت داهاتی نەوت دیار نییە ئەمە لێرە لە مزەکرەی خۆمان لە حکومەتی قسەمان کردیە گوتیتمان وەزارەتی نەفتی کوردستان پێویستی بە 5,000 ملیار لتری گازویل هەیە کە دەربینیت و لو ئەو ئیزگانەی کارەبا کە ئیش دەکەن ئیستا لە 20 ساعت زیاترە ئەو دەرهاتنە بە بەڵاش دەرنایێت بە پارە دەردێت دوو داهاتی تەسلیمی پەرلەمانی کوردستان کرایە تەسلیمی حکومەت کرایە 635 ملیۆن دلار تەسلیمی حکومەتی هەرێمی کوردستان وەزارەتی دارایی بووە جارێکی 250 جارێکی 250 پەرلەمانجی ئاگادار 135 ملیۆن دلارجی تەسلیمی زانکۆ مەعهەدەکان بووە زانکۆ مەعهەدەکان بووە یدیتر داهاتی کە چی وازح نییە ئەوی کاک بیلال دەلێت وازح نییە ئەو 2 تریلیۆن ئەوە حکومەت بە خۆی لە مزەکەرەی خۆ بەڵاوی کردیە ئەوە داهاتی منە بڵێ نەکەس کاک گۆران قسەی خۆشت بکە بەڵام وەڵامی ئەم پرسیارەشم بەرەوە لەگەڵ ئەوەی کە خۆپیشاندانی هێمنانە دژی پەسەندکردنی بودجە بکرێت و دوا قسەشت لێ وەرەگرم من لەگەڵ ئەوەم خەڵک سەرنج و تێبینی بەڵام جارێک کەش دەڵێمەوە بودجە شتێکی زانستیە یعنی خەڵک پێم وایە شتەکانی ئەگەر وە خۆی لۆ ڕوونکەوە بەڵام من پێت دەڵێم هەر لەسەر ئەو بۆنە و ڕابواردنە خەڵک زۆر بریندار و خەڵک پێی وایە حکوومەت خەڵکی ڕابواردنە بەڵام ئەگەر بێ وردەکاریەکەی بۆ شەرحکەوە زۆرە قسەیەکە بڵێ زۆرە 4 ملیار بەڵام کە گوتت بۆ ڕابواردن خەڵک مەفهومێکیکە لە ڕابواردنا وەردەگرێت ئەگەر خەڵک بۆ خۆی تێگەێنرێ ئەمە یەک دوو کە قسە لەسەر خۆپیشاندان دەکرێت ئێمە تا 16مین مادە لەگەڵ ئەو برادرانە دەنگمان بۆ داوە جگەلەوەی لە داهات بەڵێ لە داهات و خەرجی زۆر شتیش بە کۆی دەنگ و بەوانە متفق بووین و پێشمان باش بووە لە دوای ئەوە حەزم لێ خەڵک بچی قانونەکە سیرکە کە پەرلەمان چی پەسەند کردووە من یەک بڕگەی بە عەدالەت نابینم وەک گوتم ئەوی زیادکردنی بودجەی ئەنجومەنی ئاسایشە ئەویش ئەو برادران لەسەر ئەوە نەچوونە دەرەوە یەک کۆمنت لەسەر نەود کە ئۆپۆسیۆن لە ژوورەوە نەبووە گوترای سندوقی کوردستان دروست دەکرێت گوتیتمان سندوقی کوردستان هەموو ساڵێ
باز دەکرێت دروست ناکرێت داوامان کردووە حسابێک بکرێتەوە ئەو داهاتی نەوتەی بچێتە ناو لە خزمەتی خەڵک بمبورە پێمەڵێنەوە بمبورە کاگۆران خزمەتی خەڵکا بێ بۆ ئێمە بەستم لەوەدا دێ ینی خەڵک ئەگەر ئاراستەکە سیاسی نەبێ بۆ خەڵک ئێمە تەمان لەسەرەوەی کە ڕازی بووین بۆ ساڵی ئایندا 2 هەفتە ئێمە بەڕاستی هاتین ڕێگایشتریمان لە حکوومەت گەێر هەمیشە حکوومەت پەنا بۆ بە هەرچی فرسەتێ بدۆزێتەوە سلفەی زەواج و سلفەی عقار و ئەوە نەدا بەڕاستی ئێمە قانونێکمان تەسبیت کرد ئەمساڵ کە دەنگی هێنا ئەگەر بودجەش تاخیر بێت هەتا هاتنەوەی بودجە حکوومەت ملزمە کە ئەو سلفانە بەردەوام بێت ئەمە جۆرێک مەعالەجەی دواخستنەکەمان خست یعنی ئەمە بەڕاستی هەنگاوێکی زیرەکانە بۆ ئیتر پەرلەمان کە حکوومەت ئیجبارەکە بەردەوام بێت لەسەوە سلفانە من ئەگەر دواقسەی من دەوێت لە ڕاستیدا حکوومەتی هەرێمی کورد یەکێک لە خەسڵەتەکانی حکووماتی فیدرالی هەمیشە ململانەی لەسەر داهاتە دوای ئەوەی کە قانون دەستورداندرد بەڵام ئێمە لە کوردستاندا بەداخەوە وەزارەتیشی مالی لاوازمان هەیە هەم ناتوانێت بەرامبەر حکوومەت بڵێن نە هەم ناتوانێت بەرامبەر بەغدا بڵێن نە لە هەردوو لاکە لەکوێ بەڕاستی وەزعی خراپ و خێرا لە بودجێ ئیستثماری لا ئەبای خاتە سەر بودجێ تەشغیلی کاک ڕەشید لە راپۆرتەکەی خۆیدا هاتووە دەڵێ من 6 تریلیۆنم لە بەغدا هەیە من بۆی دەسەلمێنم 20 تریلیۆن زۆر بە کورتی زۆر بە کورتی زۆر بە کورتی لە ساڵی 2000 بە بەردەوامی یاسا بە یاسا لەنا بودجە تەسبیتی ئەەکەن یاسا بە یاسا فەرزی ئەەکەن بە هەر یاسایەک کوردستان ئاوت دەکەن لە داهات ئەم بەڕێزە لەکوێ ڕۆژە ڕۆژان هاتە پەرلەمانی کوردستان ئەم حقایقانە بە پەرلەمانی کوردستان بڵێ ئەو حقایقانەی بە پەرلەمانتارانی کورد وت لە بەغدا بە ئەنجومەنی بە وەزیرە کوردەکانی وت کۆماری وت کاک ڕەشید ئەمە لە تقریری خۆم بەتون گوت ئەمە 5 ساڵە ئەمە 5 ساڵە بەردەوام ئەم بەردەوام تەوەکە ئەم کاک ئیسماعیل بەحسی بودجێ کرد ئەمە لە تقریری خۆمان گوتیە مەشاکلەکانی ما لەگەڵ بەغدا ئەوەیە یەک لاو سەبابانەیە کە لیستی کوردستانی داوا دەکەت بتمانە لە مالکی وەدەکرێت ئەوە یەک لە سەباباکان بودجێ نە 6 تریلیۆن 6 تریلیۆن بەس ئی وەزارەتی پێشمەرگەیە من دەڵێ بی زیاترە من گوتیم 6 بەس ئی وەزارەتی پێشمەرگە بەس بگەڕێن لە هەموو دنیا ئەگەر ئەو مناقشەی لە پەرلەمانی کوردستان کرا لەسەر بودجە لە ئەمریکا و واشنگتن و لەندەن هەبیت بودجە عێراق بە 2 سەعات ئەکەمە بەشێکی لە عێراق من هیوادارم لە ئایندەدا داهاتەکانی ئێمە ئاشکرا بکرێن و ڕوون بن شەفا بن بۆ هاوڵاتیان بۆ نمونە داهاتی باس داهاتی نەوت کرا دیسان داهاتی نەوت 3 ملیار دینارە بەڵام تەنها خەرجەکەی 514 ملیارە ئەمە جگەل لەوەی کە ئەم نەوتە ئەبێ ئێمە سووری لە بیرین کەچی سەروت و سامانەکەشی برد کەواتە ئەم نەوتە قازانجی بۆ ئەو دەلێت ئەوە مەساریفی دیوانی وەزارەتی نفتە ئەوە داهاتی نفت نییە ببڕن کاتی بەرنامەکە تەواو کەوتم ئەم بەڕێزانە تەنانەت بەرامبەر حکوومەتی خۆشمان لە هیچ شوێنەکە ناتوانن بڵێ ینی بودجەی سەرۆکایەتی هەرێم لەگەڵ پار 23 ملیاری زیاد کردووە باشە بۆ یعنی لە هەر شوێنێک دێت لەلایەن حکوومەتەوە داوای هەر ڕقمێک دەکات ئەمان بێ مناقەشە دایدەنێن سپاس کاک ئیسماعیل کاک ئیسماعیل گەڵاڵی پارلەمانتاری کوردستان لە فراکسیۆنی گۆڕان کاک گۆران ئازاد پارلەمانتاری کوردستان لە فراکسیۆنی کوردستانی کاک بیلا سلێمان پارلەمانتاری کوردستان لە فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی کاک ڕەشید تایر بریکاری وەزارەتی دارایی حکوومەتی هەرێمی کوردستان سوپاسی ئامادەبوونتانەکەم بمبورن گەرنەتانتانی بێ هەموو تێبینیەکانتان بگەێنن سوپاسی ئەو میوانە عزیزانەکەم کە ئەرکیان کێشا و سوپاسی ئەو لایەنانەکەین کە هەمیشە و کارمانن بۆ دابینکردنی میوان سوپاسی ئەو ستافە بەڕێزاکەم کە هەمیشە ماندووە بن لەگەڵما تا بەرنامەیەکی تر بەخواتان نەسپێرم و ماڵتان ئاوا بێت.